رادیۆی دەنجیگەلە. کاتتان باش بیسەرانی هێزار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە 5 دەسەمبەری 2024تان پێشکەش دەکەین. فڕۆکەی بێفڕۆکەوانی چەک هەڵگری دەوڵەتی تورکی داگیرکەر هێرشیان کردە سەرشاری دێرک و بردومانیان کرد. لە ئەنجامی هێرشەکەدا 4 کەس بە سەختی بریندار بوون و بە پێی زانیاریەکان 2 کەس لە بریندارەکان بەهۆی سەختی برینەکانیانەوە شەهید بوون. سوپای تورکی داگیرکەر و گروپە چەتەکانی 4 گوندی کانتۆنی منبەجیان بردومان کرد. لە بەردەوامی هێرشە داگیرکاریەکاندا سوپای تورکیایی داگیرکەر و گروپە چەتەکانی باچڕی گوندەکانی تلتۆرین، یاڵانی، ئەلبوغاز و قەرەوێرانی ڕۆژاوای کانتۆنی منبەجیان با چەکی قۆش تۆپباران کردووە و تا ئێستا زانیاری لەبارەی هێرشەکانەوە و زەرەر و زیانەکانی لەبەردەستان نییە. ناوەندی ڕاگەیاندنی ئەنجومەنی سەربازی منبەج سەبارەت بە هێرشی چەتەکان و وەڵامدانەوەی هێزەکانیان ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەیاندا هاتووە گروپێک لە چەتەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر لە هەوڵی هاتنە ناو گوندی محسنلی باکووری ڕۆژاوای منبەجیاندا بوو، بەڵام هێزەکانمان وەڵامی ئەو هێرشەیان دایەوە. ئەنجومەنی سەربازی منبەج ڕاشی گەیاندووە لە ئەنجامدا چەتەیە کوژراوە و ئەوانەی دیکەش هەڵاتون. زیاتر لە 54 خێزانی کۆچبەر گەیشتنە ئامودا و حەسەکە. پێشوازیکردن لە کۆچبەرانی شەهبا و تەلڕەفعەت لەلایەن گەلی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەردەوامە و دانیشتوانی ئامودا و ماڵی زەدیان ماوەی 3 ڕۆژە لە ئامادەکاریدان بۆ پێشوازیکردن لە کۆچبەران. دانیشتوان بۆ دابینکردنی پێداویستی ژیانی و جێگیرکردنی کۆچبەران سەفەربەر بوون. ئەمڕۆ 14 خێزان کە پێکهاتوون لە 6 کۆچبەر شەهبا و تەلڕەفعەت لەلایەن دانیشتوانی گوندی قەزالچۆخی ئامودا پێشوازیان لێکرا. 6 کۆچبەر کە دوێنە گەیشتبوونە حەسەکە ئەمڕۆ چوونەتە گوندی قەزالچۆخ و جێگیرکراون. هاوسەرۆکی ماڵی ئیزەدیان ئیسماعیل دەلەف دەربارەی پێشوازیکردن لە کۆچبەران دەڵێن لە ناو کۆمەڵگەی ئیزەدیدا کۆمیتەی هاوکاری ئامادەکاریان دروست کردووە و دەشڵێت کە ئەندامانی کۆمیتە 3 ڕۆژ پێش ئێستا بۆ پێشوازیکردن لە کۆچبەران چوونەتە تەبقا. لالایەکی تریشەوە 40 خێزان گەیشتونەتە حەسەکە. لە 3 ڕۆژی ڕابردوودا کاروانی کۆچبەران گەیشتونەتە دەروازەی ئەلبوئاسی سەر بە کانتۆنی تەبقە و لە هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا نیشتەجێ دەکرێن. زیاتر لە 40 بنەماڵی کۆچبەر لە کانتۆنی عەفرین شابا و حەلەبەوە گەیشتونەتە شاری حەسەکە و کۆچبەران لەلایەن مەجلیسی شاری حەسەکەوە پێشوازیان لێکراو بۆ ماوەیەکی کاتی لە قوتابخانەیەک جێگیر کراون و پێداویستیەکانیان دابین کراوە. بە گوێرەی زانیاری مەجلیس هەندێک بنەماڵی دیکەش ڕویان لە حەسەکە کردووە. ئەندامانی مەجلیسی حەسەکە ڕیان گەیاندووە 4 ڕێیانی پانۆراما لە گەڕەکی خوێران وەک خاڵی پێشوازیکردن لە کۆچبەران و دابینکردنی پێداویستیەکانیان دیاری کراوە. لە خارپیت، هاتای و ئەنتالیای تورکیا هێرشی گروپە چەتەکانی سەربا دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاوای کوردستان شەرمەزار کران و بانگەوازی بۆ پشتیوانیکردنی ڕۆژاوا کرا. هاوسەرۆکی خارپیتی دەم پارتی جەختی کردەوە هێرشەکان لەسەر هەرێمەکانی حەلەب و تەلڕەفعەت و شەهبا تاوانن لە دژی مرۆڤایەتی و وتیشی بەدایان 1000 کەس لە داگیرکەرانی تەحریرە شام و سوپای نیشتمانی سووریا هەڵدێن و کۆچبەر دەبن و ئەم هێرشانە بە پاڵپشتی دەسەڵاتداران دەکرێت. هەروە پلاتفۆرمی
ڕەنج و دیموکراسی لە هاتای ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و بەناوی پلاتفۆرمەکەەوە ئاماژیان بەوە کرد لە نێوان گەلانی ڕۆژهەڵاتی ناویندا دوژمنایەتی دروست دەکرێت و لە دژی هێرشەکان بانگەوازی فراوانکردنی تێکۆشان و تەفگەری گەلان لەلایەن پلاتفۆرمی ڕەنج و دیموکراسی هاتای کرا. هەروەها لە ئەنتالیا ڕێخستنی دەم پارتی لە پێشبینای دەم پارتی ڕاگەیاندراوێکی خوێندەوە و هاوسەرۆکی ناوچەی ئەنتالیا ئاماژەی بەوە کرد ئاماژەی بە هێرشی داگیرکاری کرد کە ئامانجی لە ناوبردننی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریایە و باسی لەوەش کرد کە گەلی کورد لە بەرامبەر ئەو هێرشانە بێدەنگ نابێت. هەروەها هێرشی داگیرکاری دەوڵەتی تورک و گروپە چەتەکانی بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ناوچەی پیرسێسی ڕەحا لەسەر سونووری کۆبانی بە ڕێپێوان شەرمەزار کرا. چالاکیەکە بە پێشەنگایەتی پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە و پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی و هەروەها تەفگەری ژنانی ئازاد تەژەئا ئەنجامدرا. لە چالاکیەکەدا هاوتەبێژی کۆنگرەی دیموکراتیکی گەلان هەدەکا و هاوسەرۆکانی گشتی دەبەپە و هاوسەرۆکی گشتی دەم پارتی و گەلێک کەسی تر بەشدار بوون. بەشداربوانی ڕێپێوانەکە لەسەر ڕێگای پێرسۆسکۆپانی لا نزیک سنوور ڕاگەیاندراویان خوێندەوە. چەندین جار پۆلیسی دەوڵەتی تورک هێرشی کردە سەر ڕێپێوانەکە و هەوڵیدا ئاستەنگی دروست بکەن. هەروەها لە چالاکیەکەدا پەرلەمانتاری دەم پارتی عەلی بۆزان وتی تا هێرشەکان بەردەوام بن ڕێپێوانەکانمان بەردەوام دەبێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەبارەت بە سەپاندنی چەندین سزای نوێ بەسەر ئێراندا بە مەبەستی کەمکردنەوەی سەرچاوەکانی داهاتی ئەو وڵاتە ڕایگەیاند سزایان بەسەر 36 دامەزرا و کەشتیدا سەپاندووە کە هاوکاری گواستنەوەی نەوتی ئێرانیان کردووە. هاوکات ئێران داهاتی نەوتی بۆ پرۆگرامی ئەتۆمی موشک فڕۆکەی بێفڕۆکەوان پشتیوانیکردنی گروپ و هاوبەشە چەتەکانی و نانەوەی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەکاردەهێنێت. هەروەها وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوەش کردووە ئەمریکا پابەندە بە کەمکردنەوەی سەرچاوەکانی داهاتی ئێران کە لە چالاکیە شەڕەنگێزیەکاندا بەکاری دەهێنێت تا ئەو کاتی ئێران داهاتی وزەکەی بۆ هێرشکردنە سەر هاوپەیمانەکانمان و پاڵپشتیکردنی تێرۆریزم لە سەراسەری جیهان و ناسەقامگیری تەرخان بکات. جێ ئاماژەیە سەرەتای ئەم هەفتەیە ئێران لەگەڵ 3 وڵاتی ئەوروپی کۆبوویەوە و با مەبەستی ڕێککەوتن لەسەر کەمکردنەوەی بەرهەمهێنانی یورانیوم، بەڵام ئێرانیەکان پێیان وایە ئەو کۆبوونەوانە بەبێ ئەمریکا هیچ ئەنجامێکی نابێت. سۆران یوسفی هاوڵاتی شاری بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە ماڵەکەی خۆیدا بەبێ فەرمانی دادوەر دەست بەسەر کراوە بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردن و ئەو تۆمەتانی ئاراسی ئەم هاوڵاتیە کراون لە بەردەستا نییە. گرنگترین سەردێڕی ڕۆژنامە ئینگلیزی و عەرەبیەکانی ئەمڕۆ بەم شێوەیە. ڕۆژنامە ئینگلیزیەکان دەیلی تەلەگراف نووسیەتی چین هەڕەشەیەکی ئەتۆمی سەرەکیە بۆ سەر ڕۆژاوە. هەروەها تایمز نووسیەتی پاش لە کارخستنی کابینەکەی بارنی فەڕەنسا تووشی قەیران بووە. فاینانشال تایمزیش نووسیەتی دەستەیەکی سیخوڕی رووسیا لە بریتانیا ئاشکرا بووە. ئۆرشەلیم پۆست نووسیەتی تەرمی بارمتەیەک لە غەزە دۆزرایەوە و واشنگتۆن پۆستیش نووسیەتی ئەندامانی حیزبۆڵڵا و میلیشیاکانی عێراق لە دۆخی بەرگریدان و ئامادەن ئەگەر فەرمانیان پێ بکرێت بۆ شەڕکردن. هەروەها سەردێڕی ڕۆژنامە عەرەبیەکانیش بەم شێوەیە شەرق الئەوسەد نووسیەتی باڵێزی ئێران لە سعودیا دەڵێت پەیوەندیەکانمان لەگەڵ سعودیا بەرەو پێشەوە دەڕوات. سەباحیش نووسیەتی لە چین بە تەمەنەکان دەچنا قوتابخانە و نایان لەناوە ئابووری زێو. ڕۆژنامەی عەرەبیش نووسیەتی لە جەنگدا تەنها بەرهەمهێنەرانی چەک و پێداویستیە سەربازیەکان قازانج دەکەن. ڕۆژنامەی دەستوریش هەروەها نووسیەتی لە نۆمانگی ئەمساڵدا داهاتی عێراق 114 تریلیۆن دیناری تێپەڕاندووە.
ئەمڕۆ 11 ساڵ تێدەپەڕێت بەسەر تێرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانیدا، یەکێک لە شەهیدانی قەڵەم کە لە پێناو وتن و گەیاندنی ڕاستیەکان و ڕەخنەگرتن و ئاشکراکردنی کەیسی گەندەڵی و نادادی و تاڵان و بڕۆی دەسەڵاتدارە بازرگانەکان لە بەردەم ماڵەکەی خۆیدا و لە باوشی دایکیدا تێرۆرکرا. هاوکارانمان لەسەر 11 ساڵیادی تێرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی دۆسیەکان ئامادە کردووە با پێکەوە گوێی لێ بگرین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانمان بمێنن لا خێر و خۆشیدا. کاوە گەرمیانی شەهیدی قەڵەم و وتنی ڕاستی. حزب هەموو جونگەکانی خەڵکی داگیر کردووە، هەموو دام و دەستگاکانی منۆپۆل کردووە، بەداخەوەکەوە لە وڵاتی ئێمە یاسە بۆتە یاسەوەکو کێشی لاتووە بۆتە تۆڕی جاڵجاڵۆکە، کەسی بچووکە گرێ و کەسی باڵە دەست بۆی دەرەچێت. یەکێک لە شەهیدانی قەڵەم کە لە پێناووتن و گەیاندنی ڕاستیەکان و ڕەخنەگرتن و ئاشکراکردنی کەیسی گەندەڵی و نادادی و تاڵان و بڕۆی دەسەڵاتدارە بازرگانەکان لە بەردەم ماڵەکەی خۆیدا و لە باوەشی دایکیدا تیرۆرکرا. کاوە گەرمیانی کێیە؟ ئەحمەد محەممەد ناسراو بە کاوە گەرمیانی ساڵی 1970 لە ئاوارەیدا لە شاری ڕەشتی ئێران لەدایک بووە. ساڵی 1984 لە شارۆچکەی کەلار خراوەتە بەر خوێندن و تاپۆلی دوی ناوەندی خوێندووە. پاش ئەوەی باوکی ئەنفال کراوە بەهۆی هەژاریەوە و بۆ دابینکردنی بژێوی خێزانەکەی وازی لە خوێندن هێناوە و دەستی بە کرێکاری کردووە. سەرەتاکانی کاری ڕۆژنامەنووسی کاوە گەرمیانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2002 کە بە وێنەگری دەستی پێکرد، پاشان دەستی بە نووسینی راپۆرت و بابەت بۆ ڕۆژنامە و گۆڤارەکان کردووە. ساڵی 2007 بۆتە پەیامنێری هەردوو ڕۆژنامە و سایتی ئاوێنە و رادیۆی ئازادی. دواتریش کاری پەیامنێری بۆ هەریەکە لە ڕۆژنامەی کوردستان راپۆرت و ڕۆژنامەی ڕێگای کوردستان کردووە. دواتریش بۆ بە پەیامنێری ڕۆژنامەی گەرمیانی ئەمڕۆ. لە نیسانی ساڵی 2012دا کاوە گەرمیانی دەبێتە سەرنووسەری گۆڤاری گەڕان. دواتریش لە 10 ئەیلولی ساڵی 2012 گۆڤاری ڕایەڵی دەرکردووە کە خۆی سەرنووسەر و خاوەن ئیمتیازی گۆڤارەکە بووە و بەچڕی کاری لەسەر دۆسیەی گەندەڵی بەرپرسانی سنووری گەرمیان کردووە. تا ساتی تیرۆرکردنیشی بەردەوام بووە لەسەر بڵاوکردنەوەی گۆڤارەکە و کۆتا ژمارەی گۆڤاری ڕایەڵ بەر لە تیرۆرکردنی ژمارە 4 دەبووە. گەرمیانی لە کارە ڕۆژنامەوانیەکانیدا بنکۆڵکاری بۆ دۆسیە گەندەڵیەکان کردووە. لە ئەنجامی راپۆرت و لێکۆڵینەوە ڕۆژنامەوانیەکانیشیدا لە ساڵی 2011 کتێبێکی لە ژێرناونیشانی گەرمیان لە نێو بەڵگەنامە ڕەشەکاندا بڵاو کردوێتەوە. لەسەر کارە ڕۆژنامەنووسیەکانی چەندین جار ڕوبەڕووی هەڕەشەی کوشتن و لێدان و گرتن بووەتەوە تا دوجار لە شەوی 5/12 ساڵی 2013 کاوە گەرمیانی لە بەردەم ماڵەکەیدا لەلایەن چەند چەکدارێکەوە درایە بەردەسڕەژی گولە و تیرۆرکرا. بە بڕیاری دادوەر کەسێک بە تۆمەتی ئەنجامدانی ئەو تاوانە سزای هەتاهەتایی بۆ دەرکرا و تۆمەتبارەکانی دیکەش بەهۆی نەبوونی بەڵگە لە دژیان بە بڕیاری دادوەر ئازاد کران. دواتریش بە بڕیاری دادوەر کەیسی تیرۆرکردنەکەی داخرا. بەڵام لای ئازادی خوازان و کەس و کاری کاوە گەرمیانی کەیسەکەی بەکراوەی ماوەتەوە و داوای ئاشکراکردنی دەستی پشت تیرۆرکردنی کاوە گەرمیانی دەکەن.